بابەتەکەمان ناوی سێرکت ئەنالیسیس سمستەری چوارەمانی لەبوومە جنرال فیزیکس نیش دەناسم چاپتەری یەکەم دەست پێ دەکەین بە نێتوەرک تیۆری هەفتەی ڕابردوو تۆزە پێتان باس کرد تیۆرمە بەسمان چییە ئەوڕۆ دێین بە تەفاسیلی دەچینە ناو تیۆرمەکان تۆپیکەکانی ئەو چاپتەرەی یەکەم تیۆرم کە دەخوێنین سوپەرپۆزیشن تیۆرمە دوایی تبنین تیۆرم دوای بینەنالیزی سێرکت بە تو ڤۆڵتج سۆرس یعنی چۆن سێرکتێک بەرتبنن هەر دەکەن کاتێک دوو سەرچاوی ڤۆڵتی هەبێت ئەو جارە تبینەنالیزی ئەبریج سێرکت واتە ئەگەر سێرکتێک لە شێوەی بریج بێت چۆن بەرتبنن هەری دەکەیت دوای دێن نۆڵتۆ تیۆرم دەخوێنین بۆ چەند تیۆرم یەک دوو ئەوانە تقریبان هەر ئەو دوانە لە بەڵام لێ بدراون باش ئەو دوانە چۆن تێکەڵ دەکەین لەگەڵ ئەوەیە هەنێگەر ئەو دوانە تێگەیشتی ئەو دوانە دەزانی بە ئاسانی ئەوەیان تیۆرمەی ترە نۆتە تیۆرم تەوان ئەگەر لەوە تێبگەی لەم تیۆرمە لەوە زۆر بە ئاسان تێدەبێت چکە زۆر فۆرمولای ئەشیان لێک دەچێت دوای چۆن دەتوانیت تبنین بکەینە نۆرتن یان نۆرتن بکەینە کۆنڤێرشنی نێوان دەکەین ئەخیر تیۆری کە دەخوێنین نیرمان تیۆرە باشە لە یەکەم تیۆرمەوە دەست پێ بکەین سوپەرپۆزیشن تیۆرم چییە سوپەرپۆزیشن تیۆرم The superposition theorem extends the use of Ohm's law to circuit with multiple sources واتە هەر بەکارهێنان و درێژە پێدانی بابەتی قانونی ئۆمە بەڵام لە چ حاڵەتێک ئەگەر زیاتر لە سەرچاوەکمان هەبێت لە سێرکتەکە multiple source واتە دوو سەرچاوە سێ چوار بەم شێوەیە ئەنی لە هەر کاتێک زانیت سێرکتە زیاتر لە یەک سەرچاوی تێدایە ئەو بزانە کە لە بۆ حەلکردنی ئەو سێرکتە دەبێت سوپەرپۆزیشن تیۆرم بەکاربێنێت کە تا ئێستا باوەڕ ناکەم ئەوەی سێرکتێکەوە دیترێکە زیاتر لە یەک سەرچاوی تێدا بوو هەموو یەک سەرچاوە بووە یان سەرچاوەکەت ڤۆڵتی بووە یان سەرچاوەکەت تەزوو بووە In order to apply the superposition theorem to a network, certain conditions must be met. واتە ئێمە بتوانین superposition تطبیق بکەین لەسەر سێرکتێک دەبێت ئەو سێرکتە هەندێک کۆندیشنی هەبێت هەندێک خەسایسی هەبێت ئەو کات دەتوانین ئەمە superposition theorem لەسەری جێبەجێ بکەین کۆندیشنەکان چیە یەکەمیان all the components must be linear دەبێت هەموو کۆمپۆنێنتەکان linear بێن ئەوەسمان چی کە دەڵێن linear بێ meaning that the current is proportional to the applied voltage دەبێت لەو ئلیمنتانی کە بەکار هاتینە لەلایەن ئەو کۆمپۆنێنتانی کە لەو سێرکتە بەکار هاتیە هەمووی تەزوو ڤۆڵتیەکانی ڕاستانە بن current is proportional to the applied voltage ئەوە کۆندیشنی یەکەم دووەمیان دەڵێت all the components must be bilateral bilateral مەبەسمان چی یعنی دەبێت هەموو کۆمپۆنێنتەکان bilateral بن مەبەسمان چی کە دەڵێن bilateral meaning that the current is the same amount for opposite polarities of the source voltage یعنی لەو کۆمپۆنێنتەی کاتە هەموو کۆمپۆنێنتەکان کە تێدا بەکار هاتیە کاتێک کە تەزووی قیاس دەکەی بە ئاراستەک سەرچاوەکە عەکسکەوە دەبێت هەمان بڕی تەزووتەوەی بەڵام بە ئاراستی پێچەوانە نابێت لە باگۆڕینی ئاراستەی ڤۆڵتیە یان ئاراستی تەزوو بڕی تەزووەکە بگۆڕی لە کۆمپۆنێنتەکە ئەوە پێی دەڵێن bilateral passive components may be used passive componentەکان دەتوانن بەکاربێن لە سێرکتەکە وەکو چی such as resistor, capacitor and inductor that do not amplify or rectify بەرگر و کەپاسیتۆر و کۆیل دەتوانن بەکاربێن لە سێرکتەکە کە ئەو کۆمپۆنێنتانە توانای ئەمپلیفیکیشنیان نییە واتە توانای گەورەکردنیان نییە و توانای ڕێکتیفیکیشنیشیان نییە توانای ڕاستکردنەوەشیان نییە ئەوانێک کە ناوی بەکاربێ پێیان دەڵێن ئەکتیڤ کۆمپۆنێنت واتە لە هەر سێرکتە ئەکتیڤ کۆمپۆنێنت هەبووە تو ناتوانین سوپەرپۆزیشنی لەسەر تەطبیق بکەین ئەکتیڤ کۆمپۆنێنتەکان چییە وەکو ترانزستەر
semiconductor diode electron tubes اگر اوانه همون ناتوان سوپرپوزیشن لەسەر تەزویقیلەوە لەبەرەوەی ئەوانە هەندێک زار ئیشی ئەمپلیفیکیشن دەکەن هەتا بایلێترال یان بایلێترال نینە تەزوو بۆڵتی لەسەری ڕاستەوانە ناگۆڕە لێدەبێت دوێنێ تەجروبەتان کرد بە خۆتان لەسەردایە تەزوو بۆڵتی ڕاستەوانە لەبێ بە شێوەی ئەکسپۆنیشیەڵ بوون لینیەر نەبوو ها لە کۆندیشنی یەکەم دەڵێن چێ دەڵێ دەبێ هەموو کۆمپۆنەنتەکان لینیەر بێت یعنی چی یعنی کەرەنتەکە دەبێت ڕاستەوانە بگۆڕێت لەگەڵ بۆڵتەکە بەڵام لەوانە لە پاس لە ئەکتیڤ کۆمپۆنەنتەکان تەزوو بۆڵتێ لەگەڵ ڕاستەوانە نییە وە بایلێترەڵیش نییە بایلێترەڵەوە چییە کە لە هەردوو ئاراستە هەمان بڕیت تەزومانەوەی لە دایۆد ئاراستی عەکسکەوە هەمان تەزومانەیە نییە کەواتە ئەگەر دایۆد یان ترانزستەر یان ئلکترۆن تیوب هەبوو لەسەر شتێک ئەوە ناتوانین ئەمە سوپەرپۆزیشنی سەر جێبەجێ بکەین in a linear bilateral network what اگر تو سیکتک کامپوننتەکانی هەموو لینیەر بوو و bilateralش بوو that has more than one source زیاتر لە یەک سەرچاوەمان هەبێت the current or voltage in any part of the network can be found by adding algebraically the effect of each source separately یعنی دەتوانین چ بکەین لە یەکێک لەو شوێنانی کە دەمانەوێت تەزوویان بۆڵتی بدۆزینەوە دەبێین تأثیری هەرێک لە سەرچاوەکان بەجیا بدۆزینەوە لەو شوێنە بە شێوەی جەوری کوێکێنەوە جەوری دەرم وەسمان بە شێوەیەکی ئاراستەدار واتە سالی ئاراستەکانی بکەین ئەو جە کۆکەینەوە یعنی گە دوو سەرچاوانە بێت یەکەیان دەکەینە سفر ئەوەی تریان دەدۆزینەوە بەهۆی ئەوە ئەو جارەوەی دەکەینە سفر ئەو سەرچاوە دادەنێنەوە ئەو جارە دەین هەردووچی کۆ دەکەینەوە بە شێوەی جەوری چۆن دەکرێت The analysis is done by shorting each voltage source in turn, opening each current source in turn. ئەوە زۆر گرنگەکە تێبگەندەوەی کە دەڵێم سەرچاوی سفر دەکەین ئەمە دوو زۆر سەرچاومان هەیە سەرچاومان هەیە ڤۆڵتیە سەرچاومان هەیە تەزووە سەرچاوی ڤۆڵتی کو سفر دەکرێت دەبێت شۆرت پێ بکەین شۆرت یعنی ئەوە سەرچاوی ڤۆڵتیکەکە ئەوەیە کە دەی ئەوەی سفرکەی دەی چی لێ دەکەی ئەوها بڵێن ئەوەیشان شۆرتی پێ دەکەیت واتە کۆنێکتی دەکەیت ئێرە لەگەڵ ئێرە کۆنێکتی دەکەیتەوە بەو شێوە سفر دەبێت سەرچاوی ڤۆڵتیە سەرچاوی تەزووک و سفر دەبێت opening each current source in turn واتە بەستەڵا سەرچاوە تەزووکان ئۆپن دەکەین سەرچاوی تەزووی ئۆپن بێ و سفر دەبێت ئەها باڵێن بۆ سەرچاوی تەزوو هێمایەت قوڕان بەسێر کرد ئەوە سەرچاوی تەزووە ئەگەر بتەوێ ئەوەی سفرکەی نابێ بێ شۆرتی پێ بکەیت دەبێت چی دەکەی ئۆپن بکەیت عەکسی ڤۆڵتیە ڤۆڵتیە شۆرت پێ دەکەی بەڵام تەزوو ئۆپن دەکەی شۆرتی پێ بکەی هەموو حساباتەکەت دەگۆڕێت لەبەرەوەی تەزووکە نابێت سفر بزانم نمونەی بەسیط بەڵێ بەرگی پێکم لێرەیە ئەوە سەرچاوەی تەزوو لێرەیە با بڵێن سەرچاوەی تەزووشە لێرەیە نییە ئەوە ئارا با بڵێنەوە ئایوەنە ئەوە ئایتوە هەتوو دەتەوێت تەزووی سەر ئار ببینیەوە بەڵام دوو سەرچاوت هەیە کامی حساب دەکەیت دەبێت بەجیا پیان دەبێەوە ئەگەر بتەوێت تەسیری ئایوەن ببینیەوە دەڵێم ئەوەی سفر دەکەوە نییە سفرەوەی دەبێت ئۆپن بکەیت بەڵام ئەگەر بێت شۆرت پێ بکەیت ئەمە شەر ئۆپنی کەیت چی بێت ئەمە شەر ئەو تەزوو هەموو بەرگەکە دەڕەوە نییە یعنی ئای ئاڕوان با بڵێ دەبدات چێ دەکاتە ئایوەن وایە بە چه ئاراستێک بە ئاراستی خوارد بەڵام ئەگەر بێت تو ئێرە شۆرت پێ بکەیت ئای ئاڕوان دەبتە چەند دەبێتە سەفەر لۆرە بەرەوەی ئێرە شۆرتە ئەو پەڕێلە لێرەوەی ئەو تەزووە دێت ئێرە ئێرە هیچ بەرگری لێ نییە هەمووی بێرەدا دەڕوە نەک بە بەرگێتدا بڕۆ تێگەیشتە ئەوەی فەرقی
كالتزوي دائما بشونك دالورا كبرجري كم بيان نيلي بس أجل بي براودي ودوانك كي ببرك برجر صفر عليه هو تزوي كبيو دالورا هي تبوي دالورا طبعا شو example لك أو بصراحة معنا طبعا شو سيارك أخوي أول سيارك أو سيارك دو سرساوي فولتي V1 بستوتار فولت بوزيتيف V2 ناقص 9 فولت دلائل فولتي أو بوينتر بينهم بوينتي P أول V1 لكن بلس is to 12 volt V2 minus no أو بوينتي P يعني VP تسنى أو بسلام Eu sei da volta da أول والله ما كده بس دي دوزي مزان كل كات سيزا أو R1 شخص ما أو R2 سي أو أما ده تكين دوست تساوي فولت معناه هري كلام بزيادة دوزي مثلا طبعا نفس الكتاب زانه لو أنا عندي زريت أنت كم من زان دوست تساوي كوا زانه كدلين ناقص أو بوزيتيف أرستوي أو هاي أرستوي أو هاي عند تواني سلبي ده تواني سلبتك مخشور النص أو سرساوي أو هذا هذا ما دام هذا هو البوزيتيف نيجاتيف يونيون أول شيء هذا هو أول شيء بوزيتيف نيجاتيف أو دوانا تواني لغيره وانصحى غير كجرام هستا لو دوزني فولتي لبوينتي في سرتا ورا V2 صفر شورت كده يعني أولادنا طبعا ها أقدر هو شيء نسيمات بيزناك ناقص من الجبل لازم تسمى نورمال ليش بيزناك بوزيتيف كده مثلا شو عرفتك إيديال لسه إيه كده بحالات يكم أو شورت كده كم عادي ستنصر سوا ما يصير يكون يا طبعا أقول اللي والله مدانه أقدر بسيارته وشو بيصير كده دروس كانوا زارش كاب كدروس كان شورت كده كم مشهور هسه دي في بي دكاتره سي بعمل في بي داش كد دو في بي عندي في بي داش دكاتره سي دكاتره فولتي اير لبو جراوند سي ليه اه يساوي في ار في ار 1 دكاتره سي في أو جبر جانا شو نبي سيريس هر دو چیان فولتیان تصور بیتیم لبسر تساوی فولت قانون اللي سويت الدبدبي الرجل اصلا كل فولتج ديفايدر كان بيستوتسار زانا شخص تسر شخص كوس قانوني فولتج ديفايدر تبتسان بيستوتسار زانا شخص تسر شخص كو سي تبتسان كما بدكات الشخص ضم أدري بزيادة بيبينيو وتدينيو شو؟ بزيادة بيبينيو شو بدي أسوي؟ V1 و R2 بکنه؟ نه R2 R1 سیریز نی کوی لکی دو از شو؟ R1 و R2 سیریز نی با کوی لکی دو از بیتیانه أخو كلهم كيول تبتهك برجر بوتي سر برجر كذا كاتو بوتي سرت إذا ما دمت يوش
أنا قاعدة شاذبه نه کاتە تۆ 24 بۆ خۆی تو دەڵێ دەبێت تەزوو ببینیەوە بە شێوەیە تەزوو دەبینیەوە جارانی شاستەکە دەکەی هەروە لێدێتەوە ئەو 16 بۆ خۆی تەماشای بێت ئاراستەکەی چۆنە لەسەر بەرگیر لەسەر ئێرە بۆ ئاراستەیە نییە بۆ ئاراستەیە ئەو جارە دێی ئەو سەرچاوەی دادەنینەوە پۆزیتیڤ نێگەتیڤ ئەو V2 بوو چەندە؟ ئەوە شۆرتێنە V1 چەندە سفەرەکان ئەو جار ئاراستەکە چۆنە؟ بەرەو سەری بەڵام ڤۆڵتێ لە بینی P و لە بۆ گراوند یەکسانە بە ڤۆڵتی چی لێ V R2 نییە؟ لە P لە بۆ گراوند چم هەیە؟ دەتوانم بێرەش بێم بەڵام سەرچاوەکەی تێ دەکەین بڵێم ڤۆڵتی هەمووی ناخست ڤۆڵتی سەرچاوەکە بەڵام ئەگەر ئەو لای هەڵبژێرم بەس R2 هەیە ئاسانتر یەکسانە بە V R2 ئەی دەڵێم VP دەبڵ داش دەکاتە V R2 V R2 دەکاتە چی؟ دەکاتە V2 زاران R2 لەسەر ئاوان کەڵاو V2 R2 لەسەر ئاوان کەڵاو سانە بەچەند؟ نۆ زاران سی لەسەر کۆ سی یەکسانە بەچەند؟ ئەو دەکات 90 وایە؟ ڕەگە لەگەڵی گەڕۆی نۆ لەگەڵ سێ دەکات سێ بە چ ئاراستەت؟ ئاراستی سێ ئەوە لە V2 هاتیە ئەوە لە V1 هاتیە ئاراستەکانیان چۆنە؟ پێچەوانەی با دەڵێم VP یەکسانە بە چێ؟ 16 ماینەس سێ ڤۆڵت یەکسانە بە بە چ ئاراستەک 13 ڤۆڵت؟ چند ئاراستەیە؟ V2 یان V1 V1 V1ەکە ڤۆڵتێکی چۆن بوو لێرە؟ پۆزیتیڤ نییە لێرە دەڵێم چێ؟ دەکاتە پۆزیتیڤ 13 ئەگەر ئاراستەی سەرچاوە نێگەتیڤەکەی هەبایە ئەمان بۆ نێگەتیڤ واتە دەکاتە چەند؟ دەکاتە پۆزیتیڤ 13 ڤۆڵت ئەو 16 کە لێرەیە پلس ماینەس یەکی دەکەین دەکاتە 13 ڤۆڵت واضحة؟ بس ما وصلت عندك الامتحان برسم بينا نقدر نسين قلب مەبەستت بۆ شوەیە؟ بله نقدر نسين نازل كذا رسمه كيف بده يعني هب سيارة بس هكا بنسين ده نازل كامل يعني زي رسمه بخوي والله ما هو بسيارة كنية بزانو لما قلت بسيارة كده زيادة نسين هالرسم عدنا دي برسم بخسنا وتري يعني أنا بسيارة بنسين دي بخودي كي رسمه أولا شابتري هذا شابتري شيء وأنا ما نهاية شابتري دوام كدينا بريج سيرتيفيكات عندك زاد وصفكي بنسين دكين مقصد دكين اللي بخوت عن سيرتيفيكات درسنا عندك زاد سكتير جدا والله من فرد من خلينا من ما نهاية في تعاملنا كشان ديك تلاقيش شنو؟ هل بويا ساحة اللي هم جاري أو كيف كانت بدي سيرتيفيكات دكورة لو إدلانسيا سوبرپوزیشن یعنی درجه پیدری قانونی اوم اتو قانونی اوم بزنی با پارالل و سریز هن اگر پیوستا اتو قانونی سریز سریتال دخی اگر نوشیو بی هن اگر پارالل ها دیگه تو قانونی پارالل سریتال دخی تماشا اگزامپل لو پرسیاره کنه نسخه بالا بس سرتیفیکت داره دیت سکنه ما ڤۆڵتیای یان تەزووی سەر بەرگری ئارسێ دەدۆزینەوە چەند سەرچاومانەیە؟ دوو سەرچاومانەیە تەزۆ پێش سەرچاوی کات لەزۆرەیە
زنينا نه تزوی ددوزینه باشه تزوی ددوزینه ئێستا بابێ هەر یەک بەجیا لە سەرچاو ڤۆڵتێکە تەسیرەکەی بدۆزینەوە ئەگەر بێ سەرەتا ئەوە سەفر بکەیت V1 بەجێ بگریت چمان کردیان V2 شۆرت V2 شۆرت ئێستا بێ ڤۆڵتێ سەر ئێرە بدۆزینەوە یان ماڵێن تەزوی ئێرە بدۆزینەوە جارێ بە ئاراستەکەی دیاری بکەیت ئەوە پۆزتیڤە ئەوە نێگەتیڤە تەزوی لێرەوە دێ کەواتە ئاراستەی سەرەوە بەرگێت چۆنە تەزوو وەرە خوارێ وانە وەرە خوارێ ئەگەر بمانەوێت تەزوی ئێرە ببینینەوە ئەمشە بەس قانونی ئۆم و پارالێل و سێرسی بزانی ئەو دەتوانێت حەلکەیت چۆن دۆزیتوانێت لێرە دێن تەزوی گشتی دەبینینەوە تەزوی گشتی چییە ئەو تەزویە کە بێدەدات ئێوە چییە ئای تۆتال ئەگەر ئای تۆتالم هەبوو چ قانونە جێبەجێ دەکەم جانكشن كيرشوف كويدي كيلا current divider ڕۆژە لەدەم باس کرد دەبێت ئەو پرسیارانە بکەوت دەبێت current divider کەوتە زۆر دۆزیەوە تەزوی ئێرە دەکاتە چێ دەکە ئای تۆتال زاران R2 لەسەر R2 کۆ R3 تێگەیشتە؟ ئای تۆتال کو دەبینمەوە دێم بەرگریەکان هەمووی حساب دەکەم ڤۆڵتی گشتی داوەش بەرگری گشتی دەکاتە ئای تۆتال R equivalentەکەی دۆست کرد لە 6.7 ئۆم R equivalent چییە؟ ئەو دوانە چۆنە لەگەڵ یەک؟ ئەو دوانە پارالێل نەتیجەی وانە لەگەڵ دەبێتە سیریز وایە؟ دە لەگەڵ بیستی بە پارالێل حەلیکێ دەکات دە جاران بیست 200 دابەش سی 200 دابەش سی دەکات چەند؟ يعني 20 دابەش سێ 6 18 لەگەڵ 6.6 طبعا 6.7 بنزيكي ولا 6.7 بنزيكي دوای لەگەڵ ئەو کۆیکەوە R equivalent کاتە 6.7 دەگەیشتە؟ ئەوە R equivalent ئای تۆتال دەکاتە چی؟ ئای تۆتال دەکاتە V1 لەسەر R equivalent V1ەکە 15 ڤۆڵت دابەش 106.7 ئۆم دەکاتە چەند؟ 0.141 ئەمپیر حساب بکەن ماس حاسبی لێرە ئێستا من ئای تۆتاڵم دۆزیەوە ئای تۆتاڵ دەکاتە چ؟ دەکاتە ئای R2 لەگەڵ ئای R3 ئەمن ئای R3 دێوە نییە؟ ئای R3 دەکاتە چی؟ دەکاتە ئای تۆتاڵ جارانی R2 لەسەر R2 پلس R3 ئەو پۆین 141 جارانی 20 لەسەر 10 کۆ 20 لێرە بکات بچات؟ 94 ئەمپیر ئەوە تەزوەکەم دۆزیەوە بەهۆی سەرچاوەی V1 ئەو جارە دێن عەکسی دەکەمەوە V2 دا دەنێمەوە V1 دەکەمەوە ئەو جارە چی لێ سەر دەکات؟ V1 شۆرت V1 شۆرت کە V1 شۆرت تێکرد ئەو شتەکان دەگۆڕێت ئاراستەکەی چۆنە هی تەزوەکە؟ ئەستا بەردێکە ئەو ئاراستەی دێ ئەوی شانە بخوارێەوە نییە؟ دیسان ئەوەش لە بخوارێت هەمان قانونی بەکاردێنەوە دیسانەکە لە بۆ دۆزینەوەی تەزوی ئێرە بێت تەزوی ئێرە بەبێەوە نییە؟ تەزوی ئێرە بێتە تەزوی تۆتاڵ زانە
لو لاي تزوي R1 تزوي توتال بوديا أو زارة تزوي R2 ده تزوي توتال دبي R equivalent ببين مواد دكاتة سي ده زارة صوت هزار دابش صوت ده دكاتة يستنو بوين صفر نو أو استرموا هنا أو R equivalent دكاتة أي توتال دكاتة سي بنرسم R equivalent دكاتة R1 RC بسر R1 كو RC همي كو R هذا أي توتال دكاتة V1 V2 بسر R equivalent يعني 16 volt بسر 0.09 ohm دبكاتا أو بوينت 437 أمبير اگر آی توتالم هبو نتوانم آی آرسه ببینم دکاتا چی بزنی؟ آی آرسه دکاتا چی؟ أيوة أرسل أي توتال لسر أرسل أي توتال زاراني R1 لسر آريك أرسل آی توتال زاران R1 لسر R1 كو آرسه آی آرسه سانه با آی توتال R1 لسر R1 كو آرسه دبكاتا آی توتال که آن دابنی اینو دکات او پوینت 406 امپیر اوی تیلیان که بوی چند؟ او پوینت او نواتو سر او پوینت 406 آراسته کنیم چون او بخواری بو او تریشان هر بخواری بو کاتا کده کریتو یعنی آی آرسه دکاته سه آی آرسه دکاتا او پوینت پینت امپیر کردوچکو که دکاتا او پوینت پینت امپیر او تفاصیل که هی یکم نه که V2 ما شورت بکر که V1 ما شورت بکر بمشه رو but adding the current gives R3 IR3 دکاتا 0.1 کو 0.406 دکاتا 0.5 امپیر و هر دو سر تاوکا تأثیری على سر R1 استازو دروزه کن تازو پیدا تفرده کن 0.5 امپیر يعني حساب كاتو دو برسيارة لأنه يك برسيارة حلقي هذا كان بجدوى هذا جاب كل فينا برسيارة كان بمشوري الجبري وهذا عرفتها من الحساب أي توتال يكون والله يعني إذا تواني نايل من أو داش معنا أو أن دبل داش أجل IR3 ذكرتي يلا IR3 دكاتة I داشي R3 كو I double داشي R3 ماشي بلا أو كويا هم ذا كوي ده نسي بلا ده أرستكار صار بلون من الرنج أو بابلين أو أنا ده بخواربي أو أنا ده بوسربي أقولون منه ده بيله جانب واضحة بس استعدوا شانه بخواربي سمعت كوما we don't find and the flowing in RT the voltage across that must be 5 فأنت أقدر تزوجي 0.5 أمبير بي voltage كده كاتسان دكا أو تزود زاران أو بربيا منيا 0.10 زاران ده دكا 5 volt the voltage across R1 must
therefore P 10 volts. أو هي كاملة أنا هي R2. نا آمون الدي طبعا هي R2 قبتها بدوزيوا وبس نتيجة كده هذا بدي ثاني كمان إيش يكون وزار له R2. V1 صفر كان V2 بدوزيوا وزار V2 صفر كان تأثير V1 بدوزيوا. هم بسيارة كده ورا بناء أشكال. يعني ده بزاني إذا بسيارة كده لا فولتي يعني تزويد يصير كامل برجر بدوزيوا. أنا سلو بسيارة هذا أولا لو بسيارة نتوانم بس زور بيجور مثلا ليه راح المعبد نتوانم بيقولون لآرون بيدوزا لآرون بيدوزا تواش تكان دقورا تواتكان بلن لآر تو بيدوزا ولي سانش تكان دقورا حلقان يوشي يبني واضحة؟ مواصفات لو كان أوا؟ أو دوبر بنا paralel نيجاتيفيانا إذا paralel كو حلقة أو زاراني وين كو عند بشي كو يهردوشي هو paralel كيه اگر با paralel حرف نبته یک برگر چی بیشتر؟ کار سکتور کشم. آن چی بیشتر؟ اول سرچ کنم. اول آرتوا. بیرون یک برگر. اول برگر قیمت کی چیه؟ آن نخی والد کن. دکات اول. اول اگر بترسیم بطی اولاد بینی ادی آفریقا. آفریقا کجا کجا أنت كم كنت تقول؟ عندك أول كو أول أو أرتو طلعتي في بالك كيف؟ example اشتغل بقولين وزارة السرطان كمان تزور. Determine I1 for the network of figure 9.4 أو figure كيا أو set كيا ولاتن بينوا I1 بينوا I1 كامية أول فقط تزوي سربرجري R1 هذا المثال أو set كده ما يدلهم I1 بدرجة سر تعامل يك لا يك أويت كجراندي أما كده شمانة سرتاواش تزوج سرتاواش بولتي معناه طبعا هر دو چند تزوج ببرگیدات تفاوت ليش هيك كان بزيادة درس سرطان زمان كرديا ليرة بولتي كمان صفر كرديا سرتاواش تزوج كمان يشتغل ليرة تزوج كمان صفر كرديا بولتي كمان يشتغل أولاً I1 داش بابلي أجر تأثير سرتاوي تزوجها بدوزينوا دكات I1 داش معناه دكات تسقي متكي شيء لسنا لو سرتا I1 داش دكات تسقي دكات الصفر دكات الصفر لو أو بريد برجري صفر أو لا باب درجي شو ولا ولا الصفر هم تزوج بولا هذا فاتا I1 داش لبيت الصفر أي ليرة I1 دبل داش سيدارا شش إلى سر آويوان إلى سعر I1 سي دابش شش سي دابش شش دكات بين كات I1 دكات سنة دكات بين फिर I1 दाश दिखाते से R शॉर्ट सर्किट जारानी हाँ कानूनी करंट डिवाइडर होता है करंट डिवाइडर लो मशाल अब तजुदे लो नक्तिया दावज दबेونيا كداوج دبي قانوني करंट डिवाइडर ولا سوي زي دبي أو لا برجري صفرة أو لا برجري مانيش دكاتة سمبر تزوي ولا عندي دكاتة تزوي توتال وتزوي توتال زاران برجري ولا لسه كوي هردو برجري برجري ولا اشتغل صفر كانت تزوج زاران صفر صفر تبغى
بەرگری هەر نەدا لێن دەریان نەقەت شورت سيركت برگری صفر بزنیم بەڵام ئەگەر بێت لە پرسیارەکە یەک بەرگر ئەلێرە هەم وایە نەدەبە صفر یەک بەرگر لێرە هەبێ بەرگری ئەولایان نابێتە صفر تۆ چکە بەرگرەکە دێتە ئێرە کە ئەو بەرگرە هاتە ئێرە ئەولایە بەرگری لەبۆ دروست دەبێت ئەو کاتە دێن نالەن ئاڵی شۆرت سێرکت دەڵێن ئەو بەرگرێکە لێرەیە ئەی لەو قانونە ئەو ئێس یانی شۆرت سێرکت ئاگەکانی ئەوە نامێنێت ئەو بەرگرە دەبی کە هەیە ئێستا لێرەوە سفرە سفر جارانی ئای کە تۆ سفرتان پێ کاتە ئایەکان سفر ئەو جارە ئای وەن دەبڵ داش دەکە ئەی لەسەر ئاڕۆن دەکوە لۆ چکە لە سێرکتەکە لێرە ئێرە ئۆپنە کە ئۆپنە و تەزووە هەمووی بە بەرگێکەدا دەڕۆ ئەنی تەزووی گشتی سوورەکە دەکات تەزووی گشتیش دەکاتە چێ یەک ڤۆڵتێمەیە لە دەڵێک بەرگێک دامەشی کریان دەکات ئەی لەسەر ئاڕۆن دەکاتە 5 ئەمپێر ئایوان دەکاتە چێ دەکات ئایوان داش کۆ ئایوان دەبڵ داش ئایوان داشەکە سفر بوو بۆش 5 بوو دەکاتە 5 گشتی ئاڵە تێگەیشتن Note in this case that the current source has no effect on the current through the 6 ohm resistor. يعني تمشى كلام برسياري أو current source هیچ تأثیری نییە لەسەر ئەو بەرگرە هیچ تەزوێک بەو بەرگرەدا تێپەڕنا هەرچەندە هەشە بەسوورە ئەنی هەبێ و نەبێ هیچ تأثیری لەسەر بکەن لەبەرەوەی ئەو لایە دەبێتە شۆرت سێرکت بە نسبەت تەزوەکە هەموو تەزوەکە بۆ لایەوە The voltage across the resistor must be fixed at 30 volt because they are parallel to the wall. دي عليك بيئة برسيالة أو تقريبا نفسي برسيالة كيف ترى تمشى نفسي أو برسيالة والله وزارتهم للإسعار ها وشي قلتهم تمشى عين برجر ليرة أو برجر ليرة بيان اللي بيفرقنا ها كامل في الناس إستا آي سي دوزيو تكاش 2.5 أمبير أو أراسته تزوج كذا كانت 2.5 أمبير أو أراسته باشا جديد كان حاضر اليوم قال لي شيء أخيري سوفت وير كتاب شاد دم كا كلش كذا كان باشا توان بفلاشش بيتام من الويستا أول واحد كين مقصدك عم تسوي نفس 2.5 Using superposition, find the current through the 6 ohm resistor of the network of figure 9.10. يعني أو تزور بينوا كبرجيك شو مكان الله بس أوه لا سيرك زانا نفسي بسيارة بيش بريت حل ماركت فلان قلت ما قدر جدها بيدير كانا علينا قلت ما قدر بيدير هذا سيري تزوجي نابل غير برجيك ماشي ها برجيك ما نيجي تماشا وين بزيادة تأثير كام بدوزي كم زاد سرتاوة تزوجه أوبن كين أو لا بدين بس سرتاوة فولتي كبرينه أو هذا بيصير كذا إستا تزوجي إلى دكاتة فتى أراستك بأراستي خواري جاره و يكسر شبه تزوج بيشتي صورة كوانية هيك تزومان خوش شوية تبتدي دكاتة إلى ساعة توتال أو دوارة دوائية كندوه يعني I2 دار إلى ساعة توتال إلى ساعة 1 plus R2 سيوشش دابشي هجدا دكاتة 2 أمبير يعني أو تزوي كبرجر كذا دبر بهوي سرتاو فولتيكا يكسر ب 2 أمبير أو داربي سرتاو تزوي كذا بنينوا فولتيكا 0 كي سيري تمشى أو تزوي I2 تمام هنا
دێرێرە دابش ئێرە ئێرە دەبێت وانە ئەو تەزوی بێدا دەڕات دەبێت چەند بێت بە چ خانمە بیرۆزینەوە بەکەرن دیڤایدر دەکاتە چ خانمەکەی دەکاتە ئای جاران ئاوان لەسەر ئاوان پڵەس بزن ئاوان بێرەدا دێگە نقطەیە دابش دەبێت سەر ئەو دووە هەردوو بەرگرم هەیە دەکاتە چی دەکاتە ئای جاران ئاوان ئاوان پڵەس ئاتوو ئەم شێوە ئای تو دەوەڕاش دەکاتە ئاوان ئای لەسەر ئاوان پڵەس ئاتوو ئاوانەکە دوازدە ئۆمان جارانی نۆ دوازدە جاران نۆ لەسەر دوازدە پڵەس شەش دەکاتە شەش ئەمپێر ئاڕاستەکەی چۆنە؟ خوارە ئاڕاستەی خوارێ ئەو دیریان چۆن بوو؟ توش خوارێ. خوارە کاتە ئای تو دەوڵداش ئای تو جاران دوو ئەمپێرە بە ئاڕاستەی خوارێ ئای تو دەوڵداش شەش ئەمپێرە بە ئاڕاستەی خوارێ سێم دایرکشنە یعنی آیتو دەکاتە چەند؟ دەکاتە 8 ئەمپێر دەکاتە 8 ئەمپێر یعنی بەس بێت و ئاڕاستەی سەرچە ئاڕاستەی ڤۆڵتێکە پێچەوانە بکەمەوە ئەوە دەبێتە چەند ئای تۆتاڵ؟ دەبێتە چوار چهار. بەس ئاڕاستەی سەر سەری چوار بە ئاڕاستەی سەری لۆ لەبەرەوە گەر عەکسی کەمەوە ئەو شەش لە بنا لا بالعكس معرفي خواري معرفي خواري چونکە ئەگەر عکس کەمەوە دووەم پێرەکە دەبێتە السري دەبێتە السري شەشەکە لە بۆ خوارە دەبێت کاتێککە چوار بە ئاراستەی خوارە ئەگەر جیان عکس بە ئەوە دەبێت زێشیان عکس بێنە ئەوە هەر ئەوە دیتەوە خوارە ئەگەر ئاراستی تەزوکەی عکسکەوە ئەو جارە دەکاتە چوار بە ئاراستەی تجربية ولا اسم رقم. ولا عكس كده أو كدبوا سري نا هەر دەکاتە إلا ئاراستی تەزوکەی عکسکەوە دەبێتە ئاراستی سەری مامۆستا لێرە ئەگەر ئاوانی کە نەدایە ئەوە سفر ئاەکە دا ئەو ئاوانەمان نەبووە ئەو شەش ئەمپێرە ئەوەیە دەبووە سفر زەحمەتەکان هەموو Using the principle of superposition, find the current I2 through the 12 kilo ohm resistor. Kani 12 kilo ohm aware. I2 da var biliyorsunuz. O tezvik ediyorlar. Evet. يلا هم لما حلقنس حطينا عشو. كيف برسيارية للسوبربوزيشن؟ ايش هم؟ پێشتر قەت فکرتان لێ کردبوو بە سێکتێک دوو سەرچاوی هەبێت کە حەرکەی قەت نیشتاندا ناوە ئەمزانم هەر لێک سەرچاوی جیر بوو